خامنەئی و شەڕەنگێزی بێسنوور. خامنەئی هێما و سمبۆلی جەنایەت و ڕەزاڵەتی کۆماری ئیسلامی ئێرانە. بە ملیۆن خەڵکی وەگیان هاتوو لەسەر شەقامەکان و ئەو باقی ئاخوندەکان و کاربەدەستانی دەوڵەتی ئەم خەڵکە بێزارە نابینن. حزور و بوونی ئەوان ڕەت دەکەنەوە و ئاگاهانە خوێ دەکەن بە برینی خەڵکدا. ڕئیسی و هەیئەتی حاکمە بەبێ هیچ شەرم و شکوەیەک دەڵێن ناڕازیان چەند کەسێکن و ئەوانیش فریویان خواردووە یان کەسانی سەر بە نەیارانی دەرەوەن. ئاخوندە ورد و دروشتەکان یەک لە دوای یەک هەڕەشەی سەرکوتی زیاتر لە خەڵک دەکەن و باز لە بێزەرفیەتی نیزام سەبارەت بە تەحەموڵ نەکردنی دژایەتی لەلایەن خەڵکەوە دەکەن. خامنەی و هاوبەشەکانی دەرسیان لە ڕووخانی استبدادی سەڵتەنەتی و شا ئەزمونەکانیان لە دەرکێشانی سەدام حوسێین لە کونێکدا و هیچ وانەیەکیشیان لە ڕووخانی دیکتاتۆریەکانی لیبی، یەمەن، میسر، تونس و باقی شوێنەکانی دنیا وەرنەگرتووە. لۆژیکی دیکتاتۆرەکان و ستەمکارەکان زۆر هاوشێوەیە و کەم هەڵدەکەوێ زۆرجارێک بدۆزێتەوە کە بەر لە ئەگەری ڕووخانی بیریکی جدی بۆ ڕزگاربوونی بکاتەوە و یان هەوڵێکی پێویست بدات بۆ دەرکی واقعی و ڕاستەقینەی بارودۆخەکە و ناسینی ئاڕاستەی ڕەوتی ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتیەکان. ڕژیمی ئیسلامی بێژگە لە توانایی سەرکوت، ماشینی درۆ و دەستگای ئاوەژۆکردنەوەی جاخوازی و هیوا و ئاواتەکانی خەڵک هیچی دیکە نییە. قرچێ تێکشکانی ئێسک و بڕبڕەی پشتی ڕژیمی ئیسلامی دەگاتە بەرگوێ و دەبێ ئامادەیی لە گۆڕنانی ئەم حکوومەتە و نیزامی کۆنەپەرستی ئیسلامی و دامەزراندنی نیزامێکی ئینسانی و ئازاد بین بۆ خەڵکی ئێران. شۆڕشی ئێران تا ئێرەش بە هیمەتی لاوانی جەسووری ژن و پیا و کۆمەڵێک دەستکەوتی بەدەستهێناوەکە بە هیچ شێوەیەک ناسەندرێتەوە. کاریگەری ئەم شۆڕشە تا ئێستا سنوورەکانی ئێرانی بڕیوە و پایە سیاسی و ئیدیۆلۆژیەکانی ئیسلامی سیاسی لە ناوچەکەی خستووەتە لەرزە. لە نێوخۆی ئێراندا ئەم شۆڕشە مەحکومە بە سەرکەوتن و لە دەرەوەش پایەکانی هێژمون و دەسەڵاتی ڕژیم تێکڕماوە. ئەگەر تا دوێنێ مانگرتنێکی سیاسی کە چەخماخەکە لە کوردستانی شۆڕژگێرەوە لێدرا ئاواتێک پێشبینیەک و هێوایەک بوو، لە ڕۆژەکانی 24، 25 و 26 خەزەڵوەردا واقعی بوونی خۆی سەلمان. بزوسنەوەی کرێکاری لە داهاتوویەکی نەزۆر دووردا بە قامەتی ئەفراشتە و بە تواناییەوە بۆ بەسەرکەوتن گەیاندنی شۆڕشی ئێران دێتە مەیدان و ئاخرین بزمارەکان لە تابوتی حکوومەتی ئیسلامی ئەدات. ژنان، لاوان و خەڵکی کوردستان کە پێشەنگ و بزوێنەری ئەم بزوسنەوە گەورە جەماوەریان گەلێک دەرس و وانەیان لە 43 ساڵ خەبات لە دژی حکوومەتی مەسەبی وەرگرتووە. بزوسنەوەی ئەمڕۆی خەڵکی ئێران لە جەوهەر و زاتی خۆیدا ئازادی خوازانە، بەرابەری تەڵاب، دادپەروەر و سیکولارە و ئەو پێشکەوتن خوازیەش زامنی دەستەبەرکردنی پشتیوانی زۆرینەیە لە نێوخۆ و دەرەوەی وڵات و شانسی سەرکەوتنیەتی. ڕزگاربوونیشینی کرێکار لە چەوسانەوەی سەرمایەداری و بنیادنانی کۆمەڵگای کە تیادا چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان کۆتایی بێت و خەبەرێک لە ستەم، هەڵاواردن و هەژاری بوونی نەبێت، لە درێژەی ئەم سەرکەوتنەدا دەستەبەر دەبێت.